ئەی حکومەتی گەندەلکار کۆنان و ئازادی کار ئەی حکومەتی گەندەلکار کۆنان و ئازادی کار گرانی نرخی بازار میلەتی کردووە هەژار گرانی نرخی بازار میلەتی کردووە هەژار ڕێ ڕاگەیاندنەکانەوە دووبارە وەک هاوڕێم وتی بە خێرهاتنی هەموو لایەکتان دەکەین بە ڕاگەیاندنکار و هاوڕێ و دۆستانەوە کە لێرە ئامادەبوون. ئامادەبوونتان گرنگە بۆ داکۆچی لە مافەکانی خۆنتان. ئەگەر هەر هەمومان بەیەکەوە داکۆچی کارێکی جددی زۆر جددی مافەکانتان نەبن وەزعمان لەوەی خراپتر دەبی. بۆیە داواکارین بە ئیرادەوە هەموو ڕۆژێک داواکاری مافێکی ئاسایی و ڕەوای خۆمان بین لە برسێتی و لە هەر بابەتێک. بابەتێکی تر زۆر گرنگە ئامادەبوانی بەڕێز. ئێمە ئەوڕۆ لەو گرتبوونەوە بڕیار بوو لێژنەی سامانە سروشتیەکان لە پێشوازیماندا بێ و یاداشتنامەیەک تایبەت بەو یاداشتنامەی کە دەیخوێندیتەوە لە ناو پەرلەماندا لێمان وەگرێ ئیستقبالمان بکە. بەڵام ئەوڕۆ لێرە دەرگای پەرلەمان لە لێژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمان نەکراوەتەوە بۆ ئەوەی پێشوازی لە نوێنەرانی خەڵک بکەن لە گرتبوونەوەیەکی مەدەنی بکەن. ئەوە هەموو ڕاگەیاندنەکان بە لایەتان ڕوون و ئاشکرا بێ. ئیمڕۆ دەرگا بەڕووی پەرلەمانتاردا نەکراوەتەوە بۆ ئەی پێشوازی لە نوێنەرانی ناڕەزایی و گرتبوونەوە کام بکەن. دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن. ئێستاش یاداشتنامەی کۆمیتەی پارێزگای هەولێری حزبی شیوعی کوردستان لەبارەیەوە ناوەڕۆکەکەی لەو ڕێیەوە دەخەینە ڕوو. بەڕێز پەرلەمانی هەرێمی کوردستان، بەڕێز ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان، بەڕێز ڕای گشتی بابەت یاداشتنامە ئاشکرایە گەلی کوردستان لە ئەنجامی هێرش و پەلامار و بردومانە بەردەوامەکانی ڕژێمی تورکیا و ئێران لەبارێکی نالەباری دەرونی و ناسەقامگیر و ژیانێکی کوولەمەرجی پڕمەترسی ژیان دەگوزارێنێت. خەمساردی دەسەڵاتی هەرێم لەم بارەیەوە خەڵکەکەی نائومێد و دۆخەکەی ئالۆستر کردووە. سەرباری ئەوەش دۆسیەی سوتەمەنی بەگشتی نەوت و غاز و بنزین بە تایبەتی بۆتە دۆسیەیەکی گەورە و مەترسیداری گەندەڵی کە هەر لە دەرهێنان و پاڵاوتن و فرۆشتنیەوە دەست پێ دەکات تا بە چەندی و چۆنی گەڕانەوەی داهاتەکانی دەگات. ئەمیش بە شێوەیەکی ناشەفاف و لە ڕێی بەناو کەرتی تایبەتی و ئەو مادە ژەهرەویانەی کە لە پاڵاوتنیدا بەکاری دەهێنن وەک شارەزایانی ئەم بوارە ئاشکرای دەکەن بوون بەسەر چاوەی جۆرەها نەخۆشی مەترسیدار و درێژخایەن. لەلایەکی ترەوە حکوومەتی هەرێم بە پاساوی کەرتی تایبەت و بازاڕی ئازادەوە دۆسیەی نەوت و گاز و سوتەمەنی ڕادەستی کۆمپانیاکانی حزب و سەرانی دەستڕۆیشتی و نێودەسەڵات و بنەماڵەکانیان کردووە کە ڕۆژانە یاری بە نرخی گاز و بنزینەوە دەکەن. نەوتیش کە مڵکی خەڵکی بەشمەینەتی کوردستانە ماوەی چەندین ساڵە ملت لێی بێبەش کراوە و ناچارە لە سەرمای زستاندا لە بازاڕە ڕەشەکەی دەسەڵاتداراندا بە نرخێکی زۆر گران بیکڕێت. بنزینیش کە پێداویستێکی ڕۆژانەی خەڵکە هەر وێستگەیەک بە نرخێک دەیفرێشێت و گیرفانی شوفێران هەڵدەلووشێ. بازاڕی هەرێم وەک زۆربەی بوارەکانی تەندروستی پەروەردە زانکۆکان بۆ دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەی هاوڵاتی بازاڕێکی بربەرەڵایە و جۆرێک لە فەوزایی دروست کردووە. ئەم بازاڕە ئەم بارە نانەواخانەکانیشی گرتوتەوە و ناوە نرخینان بەسەر خەڵکدا زیاد دەکرێت. بەهۆی باریگرانی ئەم واقعەتاڵە و نادادپەروەری و ئەم ستەمە فەرەڕەهەندەی کە ناونیشانەکەی بەناو بازاڕی ئازادا بە تەواوی دەستی بورژوازی مەشەخۆر و بازرگان و دەست ڕۆیشتوانی حزب و کۆمپانیاکانی واڵا کردووە و لە ژێر سایەیدا زیاتر و زیاتر خەرک بەرەو بێکاری و هەژاری پەلکێش دەکات. بۆیە پێداگری دەکەین لەسەر یەک نرخی غاز و بنزین هەرزان و جێگیر بکرێت. دوو نەوتی سپی بە نرخێکی گونجاو و بە بڕی پێویست بەسەر هەموو خەڵکدا دابەش بکرێت. سێ سنوورێک بۆ یاریکردن بە نرخی پێداویستەکانی ڕۆژانە لە نێویاندا نرخی نان دابدرێت. چوار باج و ڕسومات لەسەر شانی خەڵک سوو بکرێت. پێنج پێدانی خزمەتگوزاری گشتی و کەرتی کارەبا بە کەرتی تایبەت ڕابگیرێت. کۆمیتەی پارێزگای هەولێر حزبی شیوعی کوردستان